لەم کردوونەوەیە کە دژ بە پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا و دەستدرێژەکانیەتی بە بیانووی ناڕەوا بۆ سەرخاک و ژینگە و سروشتی کوردستان دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان. ئێستاش فەرموون لەگەڵ خوێندنەوەی یادداشتێک لەلایەن هاوڕێ حەسەن بەرپرسی هەموو لایەکتان بەخێر بێن بەسەر چاو. یادداشتێک ئامادە کراوە دەیخوێنینەوە لە حزوری جەنابتان بۆ ڕای گشتی و پاراستەی نەتەوە یەکگرتوەکان بەڕێز حکوومەتی فیدرالی عێراق، بەڕێز ڕێکخراوە نێودەوڵەتیەکان، بەڕێز ڕای گشتی عێراقی و کوردستانی. ڕوونە لای هەمووان، ڕوونە لای ئێوەی بەڕێز دەوڵەتی تورکیا ساڵانێکە بە شێوەی نایاسایی و بە بیانووی جۆر بە جۆر سەروەری خاکی عێراق پێشێل دەکات و بنکەی سەربازی لە خاکی کوردستاندا دامەزراندووە کە دژ بە یاسا نێودەوڵەتیەکان و عورفی دەولی و ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوون و فراوانبوونە. بە جۆرێک دەیان جار دەست درێژەکانی دەوڵەتی تورک بۆتە هۆی شەهیدبوونی دەیان هاوڵاتی بێتاوان. ئەمەش بە بەرچاوی جیهان و خودی حکوومەتی عێراق و کوردستانەوە ئەم کارانە ئەنجام دەدات. بێگوێدانە هیچ یاسا و ڕێسایەک دوا هەوڵی دەوڵەتی تورکیا دەستدرێژیکردنە بۆ سەر سروشتی جوانی خاکی کوردستان و دزینی دار و درەختەکانی. ئەم هەنگاوە جگە لەوەی پێشێلکردنی یاسایە جۆرێکیشە لە جینۆسایدکردنی ژینگەی کوردستان. ئێمە لە ڕێکخراوە جەماوەری و دیموکراتیەکانی کەرکووکی حزبی شیوعی کوردستان زۆر بە توندی ئیدانەی ئەم کردارەی دەوڵەتی تورک دەکەین و شەرمەزاری دەکەین. هەروەها داوای جێبەجێکردنی ئەم خاڵانەی لای خوارەوە دەکەین. یەکەم، داوا لە پەرلەمان و حکوومەتی عێراق دەکەین بە زووترین کات بێتە سەر هێڵ و دەوڵەتی تورکیا ڕابگرێت لە پاکتاوکردنی دارستانەکانی کوردستان. دووەم، داوا لە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بێدەنگی بشکێنن و بە فەرمی داوا لە تورکیا بکات خاکی کوردستان جێبهێڵێت. سێەم، داوا لە حکوومەتی عێراق دەکەین بە فەرمی لە دادگا نێودەوڵەتیەکان سکاڵات دژی ڕەفتارە دژمنکارانەکانی تورکیا تۆمار بکات بە تایبەت دزینی دارەکانی کوردستان. خاڵی چوارەم، داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە تایبەت ئەو ڕێکخراوەی بواری ژینگە دەکەین بە زووترین کات بێنە دەنگ و ئەو پێشێلکاریانە ڕابگرن. خاڵی پێنجەم، داوا لە ڕای گشتی کوردستان دەکەین بێدەنگ نەبن و فشار بخەنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان تا بێدەنگی بشکێن و هەموو لایەک هاوکار بن بۆ ڕێگریکردن لە دەستدرێژیەکانی دەوڵەتی تورکیا. ڕێکخراوە جەماوەریەکانی کەرکووکی حزبی شیوعی کوردستان، تەفگەری ئازادی کۆمەڵگەی دیموکراتی کوردستان. زۆر سپاس. زۆر سپاس بۆ هاوڕێ حەسەن. بەڕێزان، هەر بە ڕێزێک وتە یاخود ڕوونکردنەوەیکی لەسەر پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا با بفەرمێ. بەقەناعەتی ئێمە دەوڵەتی تورکیا هەموو بەسەکەی ئەوەیە کە ئەم قەوارە سیاسیە کە لە کوردستانە هەیە ئێعتراف پێکراوە کە هەتاکو ئێستا دەوڵەتی تورکیا بە شێوەیەکی فەرمی هەرێمی کوردستان ناناسێ، زیاتر هەوڵی ئەوەیە کە ئەم قەوارە سیاسیە کە ناو بدا بە هیچ شێوەیەک دەوڵەتی تورکیا ئەم هەرێمی ئێمە قبوڵ ناکات. هەموو جارێک گوێمان لێبووە لە زاری سەرۆکومای تورکیا کە باز ئەواکە کە ئەلێ باکووری ئیدارەی باکووری عێراق چەند جارێک نەخشەی تورکیان بڵاو کردەوە کە منطقەی بڵێن ویلایەتی مووسڵ یا بڵێن ویلایەتی شارە زووری لەخۆ گرتووە. بۆیە دەوڵەتی تورکیا بە هەموو شێوەیەک دژایەتی ئەم هەرێمی ئێماکە. بۆیە بەداخەوە ئەدینین نە سەرۆکی هەرێمی کوردستان، نە سەرۆکی حکوومەت، نە پەرلەمان و نە لایەن سیاسەکانیش بەڕاستی بەرامبەر ئەم پێشەکەی دەوڵەتی تورکیا کە ڕۆژ بە ڕۆژ گوندەکانی لە هەرێمی کوردستان چۆڵ ئەبێت لەسەر سنوورە. بۆیە مەسەلەی ژینگە و مەسەلەی دابڕین بەشێکە لەو داگیرکاریەوە لەو پلانی تورکیا هەیەتی. بۆیە بەقەناعەتی ئێمە ئەگەر ئێمە ئەم چالاکیانە درێژە پێ نەدەین، فراوانی نەکەینەوە بۆ مەسەلەی ژینگە پارێزی نییە، بۆ مەسەلەی دار نییە، ئەدین لە ئاستی هەرێمی کوردستان عێراقشە هەستاوە بە گرتنی ئاوەکانیش.
بۆیە ئەمە بۆ خۆی مەترسەی گەورەیە ڕۆژ بۆ دەوڵەتی تورکیا ئەوێ بنکەی سەربازی زیاد بکە ئەمەشی نەشارتەوە لەسەر زاری وەزیر بەرگی تورکیا خولوسی ئاکار وتی ئێمە ئەمانەیە بنکەی زیاتر لە خاکی هەرێمی کوردستان دروستکن بۆیە بۆ هەموو شێوەیەک دەوڵەتی تورکیا پلان و بەرنامەی خۆی هەیە